لە زۆربەی وڵاتان گوێمان لێ دەبێت کە هونەرمەند نووسەرێک یان شاعیرێک دەتوانێت بەو ئەو کارەی بکاتە پیشەیەک و پێی بژێ. لێرە تا چەند ئەو شتە ڕاستە و ینی دەکرێت و پرسیارە بکەم بە نووسینی شعر و بە نووسینەکانت توانیتە پێی بژێ یانیش ئەوە تەنیا وەک حەز و خولایەک بووە؟ وەڵڵا خۆی ئەوەی ڕاستی بیتن دوو شێوازە. هەندێکیان بە نووسین و بە ئەدەب یان بە هونەر دەژێن لەبەرەوەی بە تایبەتی زیاتر لەگەڵ ڕژێمەکانن کە تو لە بەتەواوی تەسلیمی ڕژێمێک بووی لە خزمەتی ئەوان بووی ئەو نووسین و ئەو هونەرەی کە بەکاری دێنی ئەوانیش ئاورت لێ دەدەنەوە. بەڵام ئەگەر ئەتوو کابرایەک بووی خۆت بە یەکێکی وا نیشاندا کە ئینسانێکی سیاسی و ئینسانێکی خۆراگر و هەڵوێست هەیە بە پێچەوانەوە یعنی دشکاریت دەکەن ئەو دشکاریە وا لێ دەکاتن کە هیچ سوود لەوەی وەرنەگری کە تو دەنووسیەوە یان مارەسەی هونەرەکەی دەکەیت. بۆ مەسەلەن من ئێستا ئەو دوێنێ ئەو کتێبم لە زانکۆی جیهان بۆ چاپ کرا لەسەر ئەرچیوان چاپ کرایە بەڵام خۆشم خۆ مەسرەفم تێدا کردووە چاپکردنەکەی و دیزاین و ئەوانە بەڵام لەگەڵ ئەوەشە ئەوە دەستگرتنێک بووە بۆ من لابەلا بەڵام ئەوە نییە کە من ئەو کتێبم دەرهیناوە بچم بیفرۆشم ئێستا ئەو کتابە کتێب نافرۆشرێت دەبێت بە دیاری بیدەیتە ئەو خەڵکە یەکە بە دیاریشتدا ئەگەر لەسەر خۆت چاپت کردبوو من ئێستا ئەو بیرەوەریای خۆم کە 600 لاپەڕە بوو 25 ڕقەم لێدا لە جیرفانی خۆم 1000 دانە بوو هەم بە دیاریدا هیچ سوودێکم لێ وەرنەگرت بەڵام لە دەرەوە یەکێک ئەگەر ئەو بیرەوەریە یان ڕۆمانێک کە چاپ دەکاتن زۆرجاروەیە چەند جار چاپەکەی دووبارە دەکاتەوە و پارەیەکی ئێجگار زۆریش ئێمە ئەو کۆمپانیانمان نییە لە دەرەوە کۆمپانیا هەیە ئەو کۆمپانیە مەسەرەن تۆ با بڵێن ڕێزلێنانیان لێ نای لەبەر ئەوەی شتێکی داهێنانت کردووە ئەو داهێنانت کە کردووە ڕێزلێنان لێنای دەچی لەگەر شەریکەیەک شەریکەکە خواخوایەتی تۆ شتەکەی چاپ بکە پارەیەکی زۆریشت دەدات اتفاق دەکەرێگەری پارەیەکی باشی دەداتێ بەوەی ئەو کتێبەی چووکە سەرفیاتی دەبێت.